سيد قطب رحمة خوای لێبێ لەو ڕۆژەوە متەئسر بۆ بە حەسەن بەنا و بڕیاریشیدا بگەڕێتەوە وازی لە خوێندنەکەی هێنا بگەڕایەوە پاشان ئەو کتێبەی نووسی العدالة الاجتماعية في الإسلام چونکە پێشتریش مەقالەکانی هەمووی لەسەر دەرەبەگ و ئاغایەتی و استعمار و لەسەر کۆمونیستیش نووسی هەروەها لەسەر قبول نەکردنی ئەو عبودیەتەی کە بە زۆر چەسپێنراوە بەسەر خەڵکە لە کتێبی دراسات و ئیسلامیەکەی خۆیان مەقالەیەکی زۆر بەهێز هەیە بە ناوی العەبید کە ئەوە هەمووی عەکسەکات. سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لەو سەردەمەشە ڕوحێکی شۆڕژگێڕانەی ئازاد و ئازای هەڵگرت بوو. لە 1948 کە ئەو عەدالەة الاجتماعية في الإسلام نووسی کە لە مقدمەکەیە پێشکەشێکە بەو لاوانەی کەوا مەزانی لە خەیاڵمان و دوورن ئێستا لە واقعە ئەیان بینم کە دیار بوومە بەسی لە گەنجەکانی ئیخوان موسلیمین بوو و دوای ئەوەش هاتە ناو ئیخوانەوە لە ساڵی 1952 بوو بە ئەندامی شورا. هەر لەو ساڵەیە ئینقلابی جەمال عەبدولناسر بوو لە تەمووزی 1952 و سەید قوتب 4 ڕۆژ پێش ئینقلابەکە جەمال عەبدولناسر و جەماعەتی کە پیانوتن ئەفسەرە ئازادەکان و ضباط الأحرار 4 ڕۆژ پێش ئینقلابەکە لە ماڵی سەید قوتب کۆبوونەوەیان بوو. سەید قوتب وایان دائەنا کە ملهیمی شۆڕشەکەی و ئەو بیرمەندی گەورەیانە و ئەو ئاڕاستەیانەکە بۆیە وەختێکە جەماعەتی ئەفسەرەکان ئینقلابەکەیان کرد بەسەر مەلیکا و خۆیان بوون بە حاکمی وڵات لە یەکەمین کۆبوونەوەیە و یەکەمین ئاهەنگێک کە جێڕان بە مناسبەی سەرکەوتنەوە هەر هەمویان دانیشت بوون و سەید قوتب کەلیمەکەی خۆی پێشکەشە کرد. شتێکی زۆر مهم بوو کە ئەبوایە ئەوەی کە سەید قوتب تەقدیمەکە لەو مەجلیسە عەسکەریەیە هەرچەندە طبعاً کە ئەڵێن مەجلیسێکی عەسکەری یعنی مناسبەکە ئەوەیە بەو بۆنەیەوە جینا سەفارات و شەخصیات و ئەوانەش هەموو نوێنەری خۆیان ناردبوو بۆ ئەو کۆبوونەوەی. لەوێ ئەبوایە محەممەد نەجیب کە ڕەیسی جمهور بوو سەید قوتب تەقدیم کە یعنی هەمویان ئەوەندە بەلایەن و سەید قوتب ئینسانێکی گەورە بوو. پاشان سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ قسەکەی تەقدیم کرد کە هەمویان گوێیان گرت بوو. ئەمە یەکێکە لە عیبارەتەکانی کە لەو کاتێ ئەفەرمێ إن الثورة قد بدأت حقا وليس لنا أن نثني عليها لأنها لم تعمل بعد شيئا يذكر فخروج الملك ليس غاية الثورة بل الغاية منها العودة بالبلاد إلى الإسلام. فرمووی بەڵێ شۆڕشەکە بەڕاستی دەستی پێ کردووە و ئێمە ناشتوانین هەردانیشین و مەدحی بکەین چونکە جارێ هێشتا شتێکی نەکردووە کە باز بکرێ. دەرچوونی مەلیکیش مەبەستی شۆڕشەکە نییە، مەبەستی شۆڕشەکە جێڕانەوەی وڵاتەکەی بۆ ئیسلام. پاشان تەکمیلەیەکە ئەفەرمێ لقد كنت في عهد الملكية مهيئا نفسي للسجن في كل لحظة. لسردماني ملكايتي پاشایەتی گۆڕ بە گۆڕا لە هەموو ساتێکە خۆم ئامادە کردبوو بۆ زیندان. وما آمن على نفسي في هذا العهد أيضا. لم سردمە نوێشە ئەو ئەمانە لە دڕ و دەروونمانیە و نیمە. فأنا في هذا العهد مهيئ نفسي للسجن أيضا. لم سردمەشە کە ئەو ێشتا باسی انقلابەکە کە شۆڕشەکە سەرکەوتووە ئەمانە هەمووی لەبەر دەستیان دانیشتون وەک تەلەبە ئەم وەکو منەظیرێک بلا تەشبیه وەکو لینین منەظیری کۆمۆنیستەکان ئەم بەڵام لینین حکومەکەی بەدەستەوە بوو ئەم هەمویان تێئەگەیەنێتەوە لە چۆنێتی شۆڕش و گۆڕانکاریەکە. بەڵام ئەفەرمێ من ئێستاش دیسان خۆم ئامادە کردوێتەوە بۆ لە هەموو ساتە وەختێکە بۆ زیندان. وما آمن على نفسي في هذا العهد أيضا. من أمانم لم سردمەشە دیسان نییە لەسەر نفسی خۆم. فأنا في هذا العهد مهيئ نفسي للسجن أيضا. لم زمانەشە خۆم ئامادە کردوێتەوە بۆ زیندان ولغير السجن بۆ غەیری زیندانیش أكثر من ذي قبل زیاد لەوەی کە خۆم ئامادە کردو. تەسەورکەن دوای 14 ساڵ لەم قسەیە ئەم قسەیە کە وەختێک ئەوەی کا قسەیەکی زۆر گەورەیە خوێندنەوەیەکی زۆر مهمی شخصیاتەکان و شۆڕشەکەیە لەگەڵەوەشە کە ئیخوان بەشداریان تیا کردو. سەلاح نەسر ڕەحمەتی خوای صلاح شادی ڕەحمەتی خوای لێبێ
کە ئەو کاتە مدیری پۆلیس بوو جەناحی عسکەرەکەی ئیخوانی گرتبوو ئەو لەگەڵ ئەفسەرانی ئازادە کۆبوونەوەی کرد و ئەو حەلقەی وەسڵەکە بوو ئیخوان بەشداریان تیا کردبوو چکە ڕۆژە لە ژڕان جەمال عەبدولناسری خۆی بەیەکێک لە شوێن کەوتۆکانیان نەزانی بەڵام هەردوای ئەو قسەی سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ جەمال عەبدولناسر هەستایەوە و ڕووی کردە سەید قوتب و وتی ئەخی الکەبیر سەید برای گەورەم سەید والله لن يصلوا إليك إلا على أجسادنا جثثا هامدة والله كز دستي ناقات تو إلا بسر لا شمانا نبي بسر جستمانا نبي كبو بلا شيء مردو يعني همو ما نمرين بيج أو دستيان بقاتتو شوار ده صال دواي أم قصية هر جمال عبد الناصر خوي سيد قطب إعدام وأمركش لخوي ودرجو كإعدامي طه حسين كوزير معارف ولو سردميش كلو كسانك آمادة ولو مجلسه أبيش آوا جوابي سيد قطب داية هر لو حالته إن في سيد خصلتين هما المثالية والعناد سيد قطب دو صفتي تيايا أو شيء والنمونيي كلم يشكي تشسبي ولقل أو مصربون ومكربون وسوربون لسر أهلو يستاني كهيتي باشان هرخوي طه حسين الله إن سيد قطب انتهى في الأدب إلى القمة والقيادة كذلك في خدمة مصر والعروبة والإسلام قال سيد قطب جيشت لا أدب جيشت لوتكي راقبون لوتكي سركردايتي لوتكي آراست كردن وسركوتن وخدمتي كزور قورشي بمصر بعروبش بإسلامش كرد عروبش ما بس قومية كنية ما بس إلى عربية يكي أو كسي أم هەڵوێستانەی هەموو نەقڵ کرد دوای ساڵێک بڵاوی کردەوە لە 1960 ئەدیبێکی سعودی ناسرا و گەورەیە کە دامەزرێنەری ڕۆژنامەی عوکاڵە کە ناوی ئەحمەد عەبدولغەفور عەتایە و لە مجەلەی ئەلحەقا بڵاوی کردەوە لە ژمارەی 2 لە مایسی 1960 دوای 14 ساڵ سەید قوتب ئیعدام کرا ڕەحمەتی خوای